سیما لەگەڵ دایک و باوکی بەرەو باغی هەنجیرەکانیان بەڕێ دەکەون. لەوێ باشترین هەنجیری باغەکەیان لێ دەکەنەوە بۆ ئەوەی بیکەنە مرەبا و لە وەرزی زستان وەک خواردنێکی بەتام و شەوچەرا بەکاری بێنن. ئێمە ژمارەیەکی زۆر ڕەش و باخچەمان هەیە کە ئەمڕۆ هەستا کە جۆرەها داری جیاوازمان هەیە، جۆرەها داری دەگمەن و باش و ناوازەمان هەیە، زۆر جۆری میوەجاتمان هەیە. هەوڕۆ هەستاین بە پرۆسەی دروستکردنی مرەبای هەنجیر کە هاتون لۆ ناو باغەکەمان کە زیاتر لە 80 جۆر هەنجیری تێدایە، هەنجیری دەگمەن و باش تێدایە. دروستکردنی مرەبا ئەگەر بینە سەر دروستکردنی مرەبای هەنجیر پێویستە کە هەنجیرەکانی لێ ئەکەیەوە جۆری هەنجیرەکەی باش بن تاوەکو مرەباکە جوان و ناوازە دەرچین. دەبی هەنجیرەکان کە لێی ئەکەیەوە بەکلکەوە لێکەوە، هەروەها دەرچەکەشیان یعنی قەپات بیکراوە نەبی. مەقسەدەن ئێستا و هەنجیرە بەشیلی خۆی دایپۆشیە، دەرچەکەی قەپاتەوە وەروەها هەنجیرێکی گورچیش بیروبی مرەباکە جوان دەربچیت. هەوسار زۆر باش مشکل لە خۆی گەورە ڕستقەتی زۆر باش بوو، خاستن هەنجیر لە مەتقەیمە زۆر باش بوو، هەستە لە شوێنان خراپ بوو. دوای ئەوەی لە باغ گەڕانەوە خاوەن ماڵ ئاگردان دروست دەکات بۆ ئەوەی بە ئاگری داران هەنجیرەکە بکڵێن و دواتریش کابانی ماڵ مەنجەڵێکی لە قوردرا و دەخاتە سەر ئاگر و شەکر و هەنجیر و لیمۆی تێدەکات تاوەکو دەکوڵێت. مەنجەرەکەی دینم جوان لە قوڕدەم و لە سەدانێم و ئەو کاتی شەکری دەناوەکەم و هەنجینێکی شەکرم تێکرد، هەندێک ئاوی تێکەم و ئاگرەکەی پێکەم. هەتا ئەوە شیلەکە ئەکوری و حازرەبی هەنجیرەکان جوان شۆم و دەناو سەبەتە چێکەم وەچی شیلەکەوە کور هات و هەنجیرەکان دەناوەکەم. ئەو کاتی دینم لیمۆچێکەمە چار کەرک و دەناوەکەم چی تۆزە کوری هەنجی هێل و داچینیش دەناوەکەم. ئەو کات معنای ماوەی چەندێوێت 3 چارێک لە سحاتە چی ئەوێ لۆ کورینێ. ئەو کاتی کە کوری سار دێکەینەوە هەنجی دەنا و شوشە بیستڵەبی دەناو یەکە دەنا سەلاجێنێ بە دارا دروستکەی تامی زۆر جیاوازە لەگە بە شتێکیکەی بکوین بە غازی بە هەر شتێکێ بەس بەدارە هەموو شتەکان بەهام بە دارا دروستکەی تامی جیاوازترە لە شتی بە غازی لێنێ. هەنجیرەکانی مرەبای دەبی تایبەت بن، هەنجیری زەر بن تون بن بە کلکەوە لێ بکەی و بڕک ئەیوێلۆ مرەبای دەبی جوان بن هەنجیرەکان. ئەگەنا دوای ئەگە وەستە ئاگرتنا دەگە کورانەکەی ئەتەقن و دنکەکانە ناو دێنە دەرێ. دوای کوڵانی هەنجیرەکان و ساردبوونەوەی مرەباکە دەکرێتە شوشە و هەڵدەگیرێت بۆ وەرزی زستان و لە ژەمی بەیانیان یاخود بە شێوەی شەوچەرە خوانی شەوە سارد و درێژەکانی زستانی پێدەڕازێننەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گۆندی ئاکۆیان لە قەزای ڕەواندۆز.